بڵاتانە بەعزیزان ئەو ڕاهاتینەوە ڤیدیۆی نرخەکان دەکەین لە بازاڕێ ئێستا حالیان لە دوکانی فەیسەڵ دۆ دەست پێ دەکەین لەگە کاکە حەموودی کە نرخی یاریەکانی کۆنسۆڵەکانمان پێ دەرێتن کە یاریەکانی پلەیستێشن سێشی بەڕێژێکی زۆر لەگە ئێکسبۆکس ئۆرجیناڵ و نیتاندۆ ویشی هینە گەیم کیوبی هینە لێرانەی دانە گەمەکانی پلەیستێشن یەکی و مەجموعە پلەیستێشن یەکە ئەوانە PSP-نە کە زۆربەی کۆنسۆڵەکان ئێستا لە لای بەردەستە یاریە کۆنەکانەوەوانە هەمووی پلەیستێشن دو ئەو 5-6 ڕێزە هەمووی پلەیستێشن دووە لێرانە شەر پلەیستێشن دوی دانەیە لێرانە ئەوان هەم یاریەکانی پلەیستێشن دو یاری بەقوەتی زۆر زۆر تێدایە لێران جارەکانی پلەیستێشن چاری هەیە و زۆربەی کۆنسۆڵەکانی هەیە لەگە کاکە حەموودی دەست پێ دەکەین لە یاریەکانی PS4 ڕێزنیڤڵەکان بە چەندە؟ 20000 20000 هەرزانە بیان تو سۆ 20000 وۆرد وۆزی 25 پرێدیتەر 35 نوێ فرایدەی بە 13 25 25 ئەپلێکتێل 35 دیێبلۆ Diablo 25 Dead Dead by Daylight 35 Devil May Cry 5 25 ئەساسین کریدەکان بەگشتی 25 ئەو دۆ 25 لە دێرانەیە The Evil Within 2 25 20000 تۆم ڕایدەرەکان 15 ئەنچارتدەکان 15 20 هۆرایزن 5000 The Last of Us 3000 Death Stranding 15 Cyberpunk 35 Watch Dogs 2 Nier Automata 35 Killzone 10000 Hitman The Last Guardian Final Fantasyەکان بەگشتی Final Fantasyەکان Final Fantasy قدیمەکە 15 نوێیەکە 35 نوێیەکە 35 ئەوانەکە بە 15 PUBG 10000 سنایپەر سنایپەرەکان 20000 زۆر باشە مێترۆەکان میترۆ 25 گۆست ریکۆنەکان 15 بە 15 دیسنی 5 لیتل هۆپ 30000 30,000 دیڤیژن 1 5 5000 فۆڵ ئاوت هەردووچی 15 دو باتڵفیڵدەکان بەگشتی 5000 15 10000 ئەو دۆران 5000 هەتا 15000 دۆرانەیە ستار وۆرس 25 ئارک 25 Shadow of the Colossus 25 Bloodborne 15 Call Duty WW2 15 Far Cry 4 15 New Dawn 20 Primal پرایمەر 15 لێرانەش GT Gran Turismo 15 Raja 15 لێرانەش کریو 15 و بەشی یەکەمیتی Truck Driver ئەوە 50000 ئەوە گەمانە گرانە چکەنینە لێرانش فارمەر 2017 ئەوە 15 بە 15 شیەسەکە 5000 15 ئەبیت بە 5 بە پێنجینەوەە فیفاەکان ئەوانش تقریبان هەمووی 5000 دەست 20ەکە بە 15 بەس 20ەکە بە 15 ئاەکەم بە 500 هیچمانە سێبووکە بەس لە بۆ جوانی ئەو دوو ڕێز لە بۆ جوانینەوەە زۆر زۆر باشە یاریەکانی بنتێنەکانمە چەندە 20 بە 35 بەشە نوێیەکە بە 35000 قەدیمەکە بە 20000 بە 20000 قەدیمەکە ستارلینکەکە ئەوە 15 هێڵۆ نەیبەرەکە 25 سیمستار 20000 باڵ کراشەرس ئەوەش 20 ڕاچەت کڵان بە 10000 هەرزان بووە پلانس ڤیرس زۆمبیەکان 20-25 ئێستاژە پێشانگە ڤلاگ زۆین لێرانە لەگە کاکفەرەنجی سەری کۆنسڵەکان و یاریەکان دەپرسین بەگشتی باش کاکفەرەن چاکەم یاریەکانی پلەیستێشن 3 بە چەند دەفرۆشن؟ یاری پلیستیشن حسب نوعی گەمەیە لە 5000 تا 20000 یاری بەقوت چی لێرانە جێمز بۆندەکەی لەگەر ئینفەیمەسەکەمانە یاری بەقوتن زۆر یاری بەقوت تێدایە جێمز بۆندەکەیان بە چەندە؟ جیمز بۆندەکە بە 8000 8000 ئینفەیمەسەکە؟ ئینفێمسەکە بە 10000 زۆر باشە یاری کیلزۆن لە بۆ PS4 بە 15000 15000 دیسنیەکە؟ دیسنیەکە 10000 هیتمان؟ هیتمان بە 15000 بە 15000 هۆرایزن؟ هۆرایزن بە 10000 ئیڤۆڵڤ؟
او بدا زاريا ايش بداية؟ ديترويت شويتك فاضله 5000 باتمان ما فاش او سياريا كول اوف ديوتي و ذا لاست اوف اس بلاد بورن هو بتيكا كبسه بمثل زاريا اصلا خاص كاش كبسه بالسير زاريا بلاد بورن كاش ايش بالسير زاريا her seçi bebüsüye her seçi kafsa bebüsüye zariya Uncharted بدا زاريا ده زارا collection ka ايش بدا ايش ده زارا Lost Legacy او فاصله زاريا bu fazla zari Fallout فاصله fazla zari Resident Evil او بش حتى ما بدا زاريا بحبدها زاري بشي حبتها Injustice او بيستا زاريا Red Dead كبسه بس يصير زاريا سيسي زار بدأ سجنيتان بس جيني ثم ما قاعد يدير لي بسمنت تاع بسبنزا تابي صحافة زارية دستي دوي أجا حبي Assassin's Creed كان بقشتي اساس كان بقشتي اوديسيا كورج اذا كان فاضله زاريا Ama bazı yine o başa Syndicate بس زارية كفسة لبانية GTA كان bazı زار MotoGP The Crew ده زار Minecraft Watch Dogs بشيء كما بدا زاريا باشه كم ده زار Legion او بسير زاريا 3000 Legion اوكي Xenoverse Dragon Ball بسمنت زاريا 25 زار Ace Combat ايش بسمنت يا Far Cry 6 اول ماستر بسيبنت زاريا 50 زار Tomb Raider اوان سجدا زاريا Resident Evil 5 كان بيستا زاريا 20 زار Diablo ديابلو بسير زاريا 30 زار For Honor فاصله زاريا 50 زار Mad Max فاصله زاريا او Tomb Raider ايش فاصله او رزق قشتي فاصله Orası güçlü 50 زار Zozo başa di Battlefield'da كانش اوان قشتي فاصله قشتي بفاصلة. وان او بدا زاريا بس وانا كي بعد زاريا قاعد فورا كانت بفازة بفازة هنا ليرانش اكو لشني كال اوف ديوتي والله شنو كانوا يكملوا يعني بفاصله فاصلة زاريا بيستا زاريا ببيست زاريا وورد وور كان ليرانش جي تي كان جي تي كان هي كبا هجدا 18000 دستي دو جان فورس سبنت زاريا 25 زار فرايداي مازدا بيسا كان كيس مازدا ببنت زاريا بيستكا بفاضة زاريا فيفا بيس بفاضة زاريا فيفا بيس فيك عربية سيا زاريا نوزدو هجدا كاش ببنت زاريا زور باشا نرخي الستة كان بقشتي الست كان بقشتي لفاضة زاري تصبير كاتا سيبنت زاري لقرأت توصل كواليتي كي حتى كواليتي باش تبس عالي دستسرت زور باشا نرخي بي اس 4 دستي دو PS4 دستي دو سليم ب 660 زار ديناريا 660 زار كابس كابس ب 665 دولارية بالجملة بس جملة نرخي في جارة كان لتسان اليوم كامل في جارة أنا نفسي زاري دست في ذكاء حتى فاصلة زاري أطبع زار نرخي دست شيك بي اس 4 نويا مستعمل نويا هي مستعمل كي قبل هذه بأوريجينال بي سي بي زاريا أجريش كون بي بدأ زاريا أو كوبيا كي بدأ زاريا نويش كوبيا كي ب 20 زاريا أوريجينال كشي ب 50 دولاريا اكس بوكس 16 سياس ب 6 زاريا 16 زار هاد تخواري سري بالي اكس بوكس 1 اكس بوكس 1 1 اس مان هي حاليا موجودة ب 6 زاريا كثيرة ديجيتالا ديجيتال فيه كشين ديس شينيا نافع سيدي بها سري بي اس 4 فات PS4 فات ب 200 زاريا 200 زار والله. برو برو ب 210 دولاريا 210 دولار مستعمل بكف سنة فكبسيني موجودني ایران جیاری کانی ایکس بوکس 360 یان هەیە کە بە 1000 نێرێن نرخیان ئێستاش لە پێشانگای ساوینە لێرەش نرخی کۆنسوڵەکان دەپرسین بە عامەتە نیتاندە سویچیان هەیە لێرانە نیتاندە سویچ ساری چەندە با 250 دلاری مستعمل 150 دلار مستعملەتی بە بكبسي 360 دولار 330 دلار PS Vita فيتياكا هاي تملكها ب 160 دولاريا مستعمل كشيا خاوني بس ب 9 دولاريا 9 دلار اكس بوكس 1 اكس بوكس 1 ب 9 دولار 9 190 PS 4 ساری چەندە فاتەکان ب 230 زاري لكراوا ب 250 زاري نەکرا بە 150 Xbox 360 ب 100 زاري PS5
$8. 800 دولار بلاي ستيشن 3 سعريان چەندە؟ رئيسي أول شعين $100,000 أو جيم سلكش ما كيبوردك أو كيبورد. $50,000 کە براندی لبوا مقام دبي وا لە بۆ هەمگەمەکان دەبێتە PSP و PS Vita دەستید و زۆربە کۆنسۆلەکانی دەستیدویان لا بەردەستە ینی کۆنەکان کەلوپەلەکانیشیان لا بەردەستە وایە بله زۆر باشە كونسولش بيه وكديمانا هم يعني كاريك تدير ئەو مینیەکانە بينصف جيمي تدير با $35,000 35,000 کە هەمان شێوەی خۆیان ئەوە شێوەی نیتاندۆ سوپەر نێسە کە ئەو شێوەی نێسەکە هەیتیان لێرانەژە کیبۆرد و ماوسی ئەنواعیان هەیە جۆرەکان ئەو لایتانەشیان هەیە و فیگەریشان زۆربەی لاوەردەستە لێرانە و دەستکانە وانا اوان دەتوانین برین بە کامل لەگەرا بەڵێ هەر ڕەنگی لە شاشی دروست بکەن لە پشتەوەی شاشەکەی هەمان ڕەنج دروست دەکاتەوە وایە ئەو زۆر باشەوە شتەکە لە بۆ خاستنەوانی ژووری گەیمینگ جانەیە زۆر جوانە لە بە ئەو جۆرە کۆنسۆلانە بە چەندە؟ ئەوانە هەیە بە ئانتێڵدن 15,000 بە 15,000 نرخی هەسێتەکە ئەوەشمان هەیە بە 50,000 گەمەی پێشتریان 50,000 گەمەی پێشتریان گەمە پلەیستێشن یەکی دەخینیتەوە تێدایە هێدسێتەکان سەریان لە چەندە حسب لو سما هەیە لە براندی ئاسوسەکان تیفیۆکە ئاسەکە بە $50 تیفەکە 50 دلارە ئەو جۆرانە $133 بە $100 432 بە $6 6,000 ئەو جۆرانەی خوارێ ئەوەنە زارەکان 15,000 حاضر بۆ بیستی لێران ژارەکانی PS4شیان هەیە لە Xbox One نرخی یارەکانی Xbox One فۆرزایەکە بە چەندە؟ 25,000 فیفا 19 10,000 فاکرای چار فاکرای چارەکە بە $5 ڕیدێمبەرەکە ئەو ریدیمەر 15,000 کەمە لە بازارەوە سەمەگەمیان ڕاستە ڕیدیمەرە زۆر بە کەمی بەدەست دەخەویتن باتەفیڵدەکە 10,000 ئێرانەش یاریەکانی تکەشیان هەیە دەتان بێت سەردان یان کەن یاریەکانیتان دە سویچ ئەو سیاری بە چەندە؟ ئەویان 50,000 زۆر باشە دەستەوە سە لە پێشانگای ئاکارین لێرانەکە یاری کۆنەکان و کۆنسڵە کۆنەکانیان زۆربەی لاوەردەستەکە ئەو جیازانیان هەیە کە یاری کۆنەکانی نیتاندۆنیە سوسیگا و باوەتان دەخێنەوە ساریان چەندە؟ 20,000 ساریان ئەوانەی سەری؟ بە 15,000 ئەوەش بچی وەیە بەڵام ئەوانە هاانتێڵ ئەوانە دەتانی تەلەڤیزیۆنی بێخی وەکو کۆنسڵ ئەوانەی حەزیان لێە لێرانەش نێسی ئەویان هەیە مینیم کە یاریەکان دەخوێنێتەوە ئەسڵە لێرانش یاریەکان Xbox 360 و پلەیستێشن 2یان هەیە بە شێوازی کۆپی بەروە دەستی پلەیستێشن 2شیان هەیە ئەوانە عادیەکانە بە 4,000 بەروە کێبڵی HD و ئەنواع شتی تکەیان هەیە لێرش یاریەکانی سیگایان هەیە لەگەر نێسی بە کۆپی کە ئەوانە هیچ مشکلیان نیە لەوە یاریکردن لێرانش هەر سیدیەگیان هەر بابەتەشی پلەیستێشن 1 و پلەیستێشن 2تان بێتن لە بۆتان کۆپی دەکەن هەروەکو ئەوانە لێتان کۆپی دەکەن دەیان لەناو لایلۆین دەتان دەنەوە لێرانش پلەیستێشن 2یان HDMI هەیە لە بۆ پلەیستێشن 2 کە دێکاتە HD یاریەکانی پلەیستێشن 2 بە شێوازی HD یاری پێ دەکاتن کە ئێستا تاقی دەکەینەوە لەبەر چاتان کۆلێکشنی ڕێزنی ئیڤڵ و یاریەکانی ئەوانەی کە بەشیان زۆرە دروستیان کردێرە بۆ پلەیستێشن 2 هەمووی بە جیا شتێکی زۆر باشیان کردووە لە بۆ یاریەکە هەر کۆلێکشنێکشتان دەوێت لە خزمەت داین بەدری ئێوە و دەتوانین کۆلێکشنەکانی پلەیستێشن 1 و پلەیستێشن 2 لەسەر پلەی 2 دانین ئەواتە لە یەک کاردا هەم یاریەکانی پلەیستێشن 1 هەم یاریەکانی پلەیستێشن 2 زۆر باشە ئێستا دەبین بۆ شێوازی پێشانی ناداتم بە ئەڤ خۆی گرافیکی پلەیستێشن 2 480 پیکسڵە گرافیکەکەی زۆر نزمە بەڵام ئەو HDگە یارمەتی داتن کەوا تەواوی خۆی بگەێنیت و هەروەها فۆرس بکاتم لەوە سەر و 1080i 9 پیکسڵ گرافیکەکەی تاو یەگۆڕی هەر دەمانێتە لە ناو یاریەکە خۆتان ببینن بزانن فەرقەکەی چەند زۆرە لەگە HDMI-کان سەریشان 10,000
لەبەوە هەر کەسێک بۆ نایمەش بێتن خاتمیان دەکرێتن لەبەوە هەر بابەتەکی پلەیستێشن 2 بیر کۆنسۆڵەکانت کێبی لێرانە ئەوەش نووسینەکان وەکو کێبڵی ئەیڤی نییە بزەڵێت فەرقەشی زۆر هەیە وازەحترە بەێ باەکسەر بە نەگەمەکە لەسەر لە ناو یاریەکە ئەیڤی نییە بزەڵێت فەرقەشی یەکجار زۆر هەیە زۆر هۆڵ پێکسڵەکان و وەروە FPSەکەشی جوانتر دەبینێری 6 FPS دەبێنەوە 6 FPS خۆی یاریەکان ئەوەش یاریەکانی کۆپیەکان کە باسمان کرد کە لە بۆتان دروستەکەم بۆ شێوە ئاسانە هەر کۆپیەک نەمابوو بەدڵی ئێوەیە درستیەکەم جایاریکە هەرچێک بێت پلەیستێشنێک بێ یاخود دوو لە خزمەتدام هەر دیارێکات یاری شتێ دەکەن لەناو فلاشی لە بۆ پلەیستێشن 2 سەری یاریەکان بە چەند دادنن لەناو فلاش لە هەر یاریە 1000 نار سەر و 5 یاری بێت زیاتر 5000 جا هەر یارێک چەند یارێک بێت لە خزمەتدام زۆر باشە لێرانش پلەیستێشن یەکیان لە پلەیستێشن یەکەکان ساریان سەنە پلەیستێشنەکان ئەو جۆرەیان 30000 ڕادەوەستی جۆرێک تریوان هەیە 25000 کەوا شتی فاتەکەیە بەڵێ 4500 ئەو شێوازانەیە لەو جۆرە پلەیستێشن دووەکان ساریان چەندە؟ پلەیستێشنەکان بە CD 30000 بە فلاش 35000 فلاش 35000 هەروە دەتوانین یارەکان پلەیستێشن یەکیش لەسەر پلەیستێشن دویانی زۆر باشە دیۆ پلەیستێشن دوانی ناو پاکەت ئەوانە بەس مەنزەڵە زۆر باشە لێرانش کۆنسڵەکانی سیگا و بابەتانیان هەیە لێرانە کە یاری پێ دەکرێتن هیچ کێشێشی نیە خۆم بەکاری دێنم شتەکانیان زۆر باشە لێرانە ئێستا لە لای شوێنی بڕواینە لەگە کاکەدانە نرخی یاریەکان دەپرسین و پلەیستێشن 4 زۆربەی یاریەکانیان لاوەردەستە کاک اسماعیل بەخێر بێ حیاتم بەخێر بێ سەرچاو لێرە لە فیفایەکە دەست پێ بکەین باشترە فیفا 20 هەیە و 21 شێ 20ەکە بە 20000 پس 21 بە 30000 پس بەڵێ دەیزگۆم 15000 ئەو یاری تەنیشتین ئەوە بە 20000 ئادەم سپێنچۆرە بەڵێ دیڤیژن دیڤژن بە 25000 پس ئەساسی کلیدەکان بەگشتی 25 تا 30 پس مستعملش 15 و 20 زۆر باشە ئەنچارتەکە ئەنچارتەکە 25000 کۆڵکەڵەکە ئەو بە 30000 ڤەلاستەفەس دەڵاسۆڤا سپاردیەک بە 20000 یاریەکانی دیکە یاریەکانی دیتکە سپایدرمانە نوێیەکە هەیە سپایدرمان نوێیەکە بە 60000 مستعملش بە 50000 6000 بەڵێ ئایسەیچەکە ئایزێجەکە 30000 کەپس ڕێزنیڤڵەکە ڕزنیڤڵەکە بە 25000 بەڵێ پاکرایەکان فارکرایەکان نیوداون بە 25000 بەڵێ بەڵێمانەکە تێتێڵەکە باتمانەکە بە 25000 هەندەکە هاند بە 40000 ڕاچەکان کلاس ڕاچێت کرانس بە 10000 داکنێسەکە داگنێسەکە بە 25000 شێنوەکە شینمی و 30000 بەڵێ دێدۆڕە لایف بە 20000 ئەسکۆم بە 20000 یاریەکان بابینە سەر ئێرە مۆدرنمانەیە مۆدرن بە 30000 بەڵێ گۆزریکۆن برێک پۆینت بە 15000 بلاکۆپس 4 بە 10000 سنایپەر ئیلیت 4 بە 20000 سێ بە 15 بەتەڵفێل بە 15000 هاگلاین بە 10000 بەتەڵفێل 4 بە 10000 پەبجی بە 10000 بینە سەر ئەوانی تکە کۆنتترۆل بە 25000 ئەکسل مۆرترا کۆمبات بە 15000 ڕێدێت بە 28000 لیتل نایت مێرز 2 بە 35000 ئاڤنجۆرس بە 35000 مایلز مۆلارس مستعمل بە 50 مافیا 3 بە 15000 ڤالهالا بە 50 جیدای فۆلۆین بە 30000 دڤید مایکرای 5 بە 25000 ستار وۆرز بەتەل فرۆنت 1 بە 15000 پرای بە 20 ویچەر بە 20 ئەنتڵ داون بە 15000 وڵفنشتاینەکان 15 و 20 بابینە خوارێ گران تۆریزمۆ مۆتۆر سپۆرت ئەو بە 15000 ڕزنیڤل 5 بە 15 گۆزریکۆن
بريك بوينت أو با 20,000 با 5,000 هورايزن زيرو داون انشارد با 15,000 كولكشنكا ديترويت با 15 باتمان أرخم نايت با 15 نيهودو با 30,000 واشدوكس با 10,000 اوفروچ با 20 دستراندینگ با 20 فار کراي بينز با 20 واشدوكس دو با 15,000 اساسين كريد سي ريماستر با 30,000 اوش كولكشن اساسين كرونيكلز با 20,000 اوديسي با 20 بلاك فلاج ويونيتي با 15 ايزو كولكشنش با 25,000 با بين السرقمي بابايا كان كارس مانيا كارز با 20,000 نيد فور سبيد هيت با 30,000 نيد فور سبيد ريفايس با 15,000 جريد با 15 نيد فور سبيتا او با 15 فورمولا 15 فاست اند فورست با 30,000 ماينكرافت زور ميمة او خرق زور داو دكا با 25,000 لوگو كان با 20,000 بنتين با 20 اوي اوتش هاتي تو استا نبو با 30,000 كابتن سباسا او با 35,000 او جنية قمي دراغون بولكا با 25,000 بله مصارعة 2020 با 20,000 15 و 17 با 15,000 سەری کۆنسوڵەکان كونسولەکان ئەو پلەی چارەمانەیە لەگەر نوێ هیچ فەرقی نییە ساری $50 زۆر خاوێنە پرۆشمانەیە پرۆدەستی بە $280 بەڵێ فاتی احتیادی بازاڕیش بە 230,000 بەس ئەوە زۆر خایەنە یعنی لەگەر نوێی فەرقی نییە کەمیش کردێ 1X شمانەیە 1X بە $300 بەڵێ هێسێتەکان هەر وەکو جاران بە 20,000 ئۆنیکومایە زۆر باشە بەڵێ خەڵک بەقیتی ئێرانەش زۆرانە هێسێتانە بچەندێ ئەوانە بلوتوزن بە 15,000 بەڵێ ئەو یاریانش یاریەکان ئەوانە کەپسن مەجموعی کەپسە بۆ دۆڤار چار هەیە بە 20,000 بە کەپسی ناڕتۆ ستۆرم چارەکە بە 30,000 ئەو باتمانە کۆلێکشنە بە 30,000 دوو سیدیە فیفا 21ەکە بە 30,000 PS 21 بە 25,000 مانۆڤ مێدان بە 35,000 دەستی دوشمانەیە دەستچی ئەوڕۆپی پلەی 4 زەمانی یەک مانجی لەگەرە زۆر خاوێنە لۆکە ئیشی نەکرد یەکەم ساریان 40,000 بە نوێتیش بە $55 فەرقەکی زۆری هەیە نیوانی فەرقی هەیە ڕزنیڤل سێ بچەندە ڕزنیڤل 3 بە 35,000 کەپس ئەساسی ئۆمێگا ئێدیشنا ئەو بە 30,000 جان فۆرس 30,000 لازۆڤاز 2 45,000 کەپس ئەساسی باڵارە ئەو ڤالهالا بە 6,000 دەستی دوو بە 50 دارک سۆڵ 1 35,000 گاریتر ئەو بە 30,000 بەڕێزی لە پێشانگای محەممەد لەگە کاگە محەممەدی نرخی کۆنسڵەکان دەپرسین کە لەگەر دیارەکان هەموو کۆنسڵەکانیان لابەردەست ئێستا نرخی PS4 بە چەند بە 500 یەک تێرابایتی یک تێرەبایتی نمایە وەڵا لە بازار لە مستعملێ دە 600 سلیم یک تێرەبایت Xbox One Xbox One S 500 گیگا بە 260,000 یک تێرەبایت بە 330,000 One S One فاتەکە بە 230,000 دەستی دویان بچەندە دەستی دوونەوەنە نوێی نییە بەڵێ PS4 دەستی دوی فۆر دەستی دوو فاتەکە بە 230,000 سلیمەکەی بە 320,000 نەکراوی پڕۆ بە $260 بەڵێ لێران Xbox 360 بە چەندە بە 100,000 ئەو گاخانە بە چەندە ئەوە بە 15,000 بەڵێ ئەنوا هەیە کوالەتیشان بەرزە زۆر باشە تەختێ لە باشیان دەکانە بۆ ژووری گێمی گشتیوارە زۆر جوانە لێرەش یاریەکانی Xbox 360 و Xbox One و Xbox One یاریەکانی یاڕێتر بە چەندە نوێ 45,000 ئەوەدان بڵێت
15,000 مستعملة فۆڕۆنە تازة زوري تازة ودي وبس أوها هێچێتەکان سەیلی هەسەندا هسه بلاتينيوم هي $100 كلاودو هايبر اكس $10 الفايكا عفتا $5 او كان ديوني كما وانا 15,000 بس و25,000 10,000 او دوراني رايزر كان $3 $3 $5 صاراني هيك ئەو جۆرە ئێستێتانە حين نواني كعرس كلاو بس زارو كيبورد او كيبورد انا هي ميكانيكالا با $5,000 او هي الصيد كامله بس $5,000 بس ميكانيكال نيه سوکانانە او با $206 بقيرة جۆرەکان کێنەما نا والله او كان عندي لو ده ما زۆر باشە جۆری ماوسەکان سەیلی هەسەندا 15,000 سيزي بس و25,000 تا 50,000 ئەو ئایکۆن لایتە دەچەندە او $3 دەستچی 360 بدأ يا بواير بواير بس زار دەستچی PS5 با $6 $6 Xbox سیریەس نەمەە نا والله زۆرێکی نا والله لا نەما نا والله شاخي مني یاریەکانی PS4 فازه وبيسه حتى فزازة حسب زۆر باش لە پێشانگەی ساین لێرەش نرخی یاریەکان دەپرسینەوە یاری کاڵیتی دەبووکە 15,000 ئەوەی تەنیشتی بلاکۆپسەکان هەمووی ئەیس کۆمباتەکە باش دازره فارقرایەکان بەگشتی فرقاكان نيوداون ببستة أو بعبدها ساركش بسيستانس 13,000 باتلفیلدەکان باتفيل ب15,000 أو 12,000 ب 12 جست کۆس 3,000 سكاوز ب10,000 باش سيمكش بسيستانس زۆر باشە نیئۆ نيو باش يكمك ب20,000 باش بيوكا ب30,000 بە 30,000 دارک سۆلز دارك سول ب25,000 ئاپ ب25,000 دراگۆن بۆڵەکە زنیڤەرس دوو ب25,000 25,000 ڕێدێت بديت ب26,000 28,000 ئەساسن کریدەکان أساساً أوديسيكا بالبستيا أورجينز عفدا هسا أوين ب25,000 سانديكيت عفدا بلاك فلاتش 8,000 تۆم ڕایدەرەکان توم رايدر كان ب10,000 ب10,000 ریپۆبلیک ب20,000 ب5,000 20,000 بە پێپسی ئینفیمەس لاست لایت ب15,000 فاینال فانتاسی 15 ايش 15,000 هۆرایزن والرئيس ب10,000 8,000 دیڤیژن یەک يك بەڵێ ب10,000 دووەکە وك ب10,000 17,000 زۆمبی ئارمی زومبي ب15,000 15,000 ڕزنیڤڵەکان زنيفلا كان دوكا ب20,000 بينزكا ب20 بس ششكا ب11,000 عنك ب20 زۆر باش نرخی جیازەکان بە چەندە پلەیستێشن 3 بلايستيشن 3 ب120,000 620 320 گیگا Xbox One اكس بوكس 1 ب130,000 فاتە 360 6 ب10,000 100,000 Xbox One بە کەپسی بە چەندە ركب سنة عم مستعمل PS4 PS4 ب203,000 ئەو سێتی ماوسکی بۆدانە ب25,000 25,000 ساش لای دەستگای وەستا مازنینە لێرانە کە دەستی PS4 حالیان چا دەکاتەوە کۆنسڵەکان کێشیان هەبیتن کۆنەکان نوێیەکان چای دەکات کاکە مازن دەست چاکردنەوە سەری چەندە ساكن والله حسب يشكي بس عادة زيادة 5,000 تا 10,000 زيادة نار زۆر باشە جۆکەری پلەیستێشن 3 جوكر بلاي ستيشن 3 بس 5,000 جوكر دكان عادة یاری تێکردن عادة 2,000 لە بۆ ياري جۆکەری PS4 PS4 جوكر غير 10,000 ياري كانش 5,000 8,000 زۆر باشە دەست خۆش ياري كان عادة 6 كده قام ديزاين قام هي قرات باش لای دەستگای وەستا ئارامین کە کاکە ئارام لێرە وەستایەکی بەخێر بێ برا. کەڵخۆم پێستشن سێکی خۆم نێتەکنی لە بۆم چا دەکات زۆرەکە کاکە ئارام
بەڵێ بێزەحمە PS4 بەچەند جۆکە PS4 بە 10,000 جۆکە بێت دیاری تێکە بێن گەمەکانش بە 5,000 5,000 کە هەرزان تێ دەبیستشی آه. ئەوانەی کە جۆکە دەکەن دیشی دەخینەوە عاتمە ئەوەش دەخینتەوە سیدیش دەخینتەوە مشکلەی نییە بەس نابی بەس نابی ئۆنلاینی پێ بکەیت ئۆنلاین ناخینەوە ئەبدێتە کۆنەکانە بەرێ ئەبدێتە کۆن نابی ئەبدێتی نوێیەکان ناخینەوە بزانێت کە ئەتیستا ئەبدێتان نەکردەوە دوسێ ڤێرژن پێشێستەیە دەخینەوە طبعاً ئەوە ڤێرژن پاشتر بی ئەوە جۆکەر دەبی بەس نابی ئۆنلاینی پێ بکە میسال برێ فۆرنایت ئەو شتانە نابی پێ بکە زیاد لەوە گەمەی ستۆری ئافری دەستگەمە ستۆری و پێستشن سێ ئەو مشکلەی نییە ئەو هەم جۆکەریش هەم ئۆنلاینیش هیچ مشکلەی نیە هیچ مشکلی نییە. نان ئەو مشکلەی نیە سەری چەندی پێستشن سێ وڵات دەوری نەوعەچی فاتەکانی دەوری 50,000 سلیمەکانی دەوری 70,000 80,000 لەو دەورانێ ئەی جۆکەرکردیان چەندە ئەو جۆکەرکردنیان وڵات دەوریش 10,000 یاریکان چەند تێ دەکەن 2,000 تێ دەکەن 2,000. ئەو یارانێککە بە خۆتان تێ دەکەن ئۆنلاین دەخنیتەوە ئۆنلاینیشیش دەکە هیچ مشکلی هیچ مشکلی زۆر باشە بەناوی مەش بێن داشکانتانە دەبێن بە ناوی تۆ خاترتان دەگرین خێر بە سەد چاو دەست خۆش سپاس